بەنای خی بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە بەرنمەیەکی نوێی گفتوگۆی دەرەوە یاریگا لەگەڵ هاوکارانی زێدە ئازیزم لە کامێرە کۆنتترۆلدینەوە خزمەتی وا دەرم تا دوا سەرنجی بەرنمەکە هەورێبن و لەگەڵ من خۆشەویستان ئەم شەو بازە سێتەوەری جیاوازەکەین. هەڵبژاردەی عراق دوای 35 ساڵ توانی بە نازناوی جامی کەندا و شاد بێتەوە بۆ چوارەم جار لە مێژوویدا نازناوەکە بەرز بکاتەوە بە سەرکردایەتی ئیمەن حسێن و بە سەرکردایەتی یاریزانە کوردەکان ئاسۆ ڕۆستەم و شێرکۆ کەریم و هەروەها چەندین یاریزانی ناوازە کە توانیان بەگشتی بە سەرپەرشتی ڕایەنەریشی بەتوانە خیسۆس کاساسی ئیسپانی کە بەڕاستی شێواز یاریکردنی عراقی لەم پاڵەوانە تێگۆڕی بوو و تەوەری دووەم باس لە تیرۆپشکی جامیشە ئیسپانیاکەین بەتایبەت کە ریال مەدرید لە نێو یاریگەی سانتیاگۆ بەرنابێ لە قۆناغی چارەکی کۆتایی ڕوبەڕوویانی ئەتڵێتیکۆ مەدرید دەبێتەوە لە ئارچێکی تەواو قورسا و بەشتۆنش لەگەڵ یانی ریال سۆسیداد یاریەکە تەوەری سێم و کۆتاییش تایبەتە بێ بە گرنگترین یاریەکانی پرێمەر لیگ لەم هەفتەیە ئەم هەفتەیە دوو یاری ئاگرین لە خۆگرێ بەتایبەت ئارسناڵ ڕۆژی یەکشەممە ڕوبەڕووی یانەی مانچستەر یونایتد بێتەوە لە یاریگەی ئیمارات هاوکات ڕۆژی شەممەش یانەی چەلسی لەگەڵ لیڤەرپۆڵێکی تر لە یاریە بەهێزەکانی ئەم هەفتەی پرێمەر لیگ ئەنجام دەدەن. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرانە بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ پێشان غەفور هاوڕێ عەزیز و شۆبەکەی تایبەتی پێیان پێشەنگیان زۆر بەخێر بێت. هاوکات لە ستۆدیۆی هەولێریشەوە زۆر بەڕێز دکتۆر کاروان عەلی پسپۆڕی تۆ پێوەروە شۆبەکاری وەشیمان لەگەڵ بێ کاروان زۆر بەخێر بێ و سپاسی بۆم دەرفەتە سپاس بۆەوەی کە کاتت بە بەرنامەی دەرەوە یاریگا بەخشی. زۆر سپاس کاک گۆران خۆشحاڵم و سڵاوم هەیە بۆ کاک پێشەنگ ڕێستان هەیە. زۆر سپاس پێشک ڕاستەخۆ لە تۆ دەست پێ یەکەم سەبارەت لێو دەست پێکەم زۆر باش. دکتۆر کاروان سەرەتا لە جەنابتەوە دەست پێ یەکەم هەڵبژاردەی عراق پاش 35 ساڵ توانی نازناوی جامی کەندا و لە بەرژەوەندی خۆی یەکلایی بکاتەوە توانی ئاستێکی بەرز بەبێ هیچ شکستێک توانی سەرکەوتن تۆمار بکە و هاوکات بتوانێت بۆ جاری چوارەم لە مێژوویە جامی کەندا و بەرز بکاتەوە. ئەم پاڵەوانێتی لەم کاتەیە گرنگ بوو بۆ هەڵبژاردەی عراق بۆی ئەم هەڵبژاردەی جارێک بێتەوە سەر بارێکی دروست. هەڵبژاردەی عراق ماوەیەکی زۆر بوو نەمان بینی بوو کە بەو ئاستەوە دەرکەوێ بەڵام بە ئاستێکی بەرزەوە لە جامی کەندا و دەرکەوت. بەڵێ ئەوەی جێگای خۆشحاڵیە تەوان دوای بەدەستهێنانی کاسی جامی کەندا و لە بەسڕە یعنی گرنگترین شتەکانی جگە لە بەدەستهێنانی کاسەکە ئەم تەنزیمات و ڕێخستنە لە بەسڕە یعنی حەدەسێکی گەورەی وەرزشیە لە شەرقی ئەوسەد و بەتایبەتیش بۆ عێراق دەبێتە نقطەی گۆڕانکاری بۆ بتوڵەکانی داهاتوو و بۆ بەرەو پێشچوونی تۆپی پێ لە عێراق بەگشتی و بە کوردستانیشەوە. یعنی بەڵێ نقطەیەکی زۆر گرنگە و کاریگەریی گەورەی دەبێت لەسەر ئاستی هەڵبژاردەی عێراق بۆ داهاتوو بە تایبەت کە ئێستا خاوەنی ڕاهێنەرێکی بەتوانە بە ئەزمون و بە تمۆح یعنی ڕاهێنەرەکە هەم ئەزمونێکی زۆری هەیە و هەم تمۆحی هەیە بۆ ئەوەی هەڵبژاردەی عێراق دوور ببا بەڕاستیەکەی. و ئەوەی کە گرنگە لە مودەیەکی کەم لە ماوەی کەم ئەم بتوڵەیە بە جوانترین شێوە تەنزیم کرا ڕێکخرا و ئامادەبوونی جەماهیر و هاندەرێکی زۆر لە سەرانسەری عێراق لە بەسڕا و گرنگترین شتی و گرنگترین حەدەس بەدەستهێنانی جامەکە کە لە عێراق نەچوە دەرەوە بەڵێ نقطەیەکی زۆر گرنگە و لەوە گرنگتر ئەوەیە کە ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق کۆمەڵێک گەنجی بە توانای کۆ کردوتەوە و تەحلیلاتی زۆری کردووە تیپێکی زۆر ڕێکخرا و ئامادەی کردووە بۆ بتوڵەی جامی کەندا و کە ئێمە هیوامان وایە لە داهاتوو لە بتوڵەکانی کە دێتە پێش عێراق بە تەصفیاتی کاسی عالەمیشەوە هەڵبژاردەی عێراقی جیاواز ببینین چۆن لە بتوڵەی کاسی لە بتوڵەی جامی کەندا و هەڵبژاردەیەکی جیاوازمان بینی لە چاو هەڵبژاردەکانی ساڵانی پێشوو کە زیاتر بە شکڵی دەتوانم بڵم هەڕەمەچی دەمان بینی. ئەوە نقطەی گۆڕانکاریە و خاڵی دەست پێکە دەتوانین بڵین ئومنێت و هیوایەتی لەسەر هەڵبچنین بۆ داهاتوو و ئەم بەدەستهێنانی ئەم نازناوە دەبێتە پاڵنەرێکی بەهێز هەم بۆ ستافی ڕاهێنەران و هەم بۆ تمۆحی یاریزانەکان خۆیان و هەم بۆ پاڵپشتی سیاسیەکان بۆ بواری تۆپی پێ لە عێراق کە ئێمە هیوامان وایە بەرەو پێشتر و باشتری ببینین و بینەوە ناو پێشبڕچەکان بە سەراحەت بینەوە ناو پێشبڕچەکانی نێودەوڵەتی ببینەوە ژمارەیەکی قورس کە هیوادارین ئەوە ببینین بە تایبەتی لەگەڵ ئەو ڕاهێنەرە یان چۆن دەڵێ دەتوانین بڵین کە دوور دەڕۆن. زۆر باشە دەست خۆش
زۆر باشە دکتۆریان دێمەوە لە زۆر باشە پێشن سەبارەت بە ئاسی هەڵبژاردەی عراق لە سەرەتاوە تا کۆتای عراق تەنها دووچاری یەکسان بوون ها تەواوی یاریەکانی بردەوە ئاستی بەرزی پێشکەش کردووە بە ئاشکرا جێدەسی خیسۆس کاساس بەسەر ئەم هەڵبژاردەیەوێ ئەگەر چی لەماوەی ڕابردووە عراق کۆمەڵە ڕایەنەری زۆری گۆڕی یعنی یاری عراق پێکاتبوو لە تۆپی بەرز و هیچی تر بەڵام لەم بتوڵەیە بەتایبەت لە دوای یاری یەکەمەوە بینیمان هەڵبژاردەی عراق بە پاساتی کوردی یاریەکە و چەندین یاری باشی پێشکەش کردووە بەڕاستی من پێم وایە ئەم ڕایەنە لە جێدەسی خۆی عراق چۆن بینی لە جامی کەنداوە بەناوی خوا دەست خۆشبەرانجان دووبارە بە خراپنی دکتۆرەکەین ئەگەر باز لە شایستەبوونی عراق بخەین لەوەی کە ئەم نازناوی بەرز کردەوە بەڵێ تەواو شایستەیە هەر بە بینینی ئەوەی کە دوو یاریزانی سێ گۆڵیان تۆمار کردووە کە ئیبراهیم بایش و ئەیمەن حسێنن و لە دوای ئەوانەوە ئەمجەدێک کە دوو گۆڵی تۆمار کردووە ئەوانەیە ئەسیستیان کردووە دیسان ئەمجەد ئەتوانە ئەوەی کە بینیمان عێراق پێشکەشی کرد ئەتوانین بڵێن بە تەواوی شایستەیەوە بوو کە نازناوەکە بەرێت بەڵام قسەکەی من لێرە ئەوەیە ئەم جامە چەند گرنگ بوو بۆ عێراق کە بەدەستی بێنێ ئەوەی کە دکتۆر وتی من تەواو هاوڕایم ئەمە کرێ ناوی بنی خاڵی دەستپێک بۆی ئەم پێکاتەی کە کاساز بنیاتی ناوە لە تێکەڵەیەک لە هەموو شارەکانی عێراقەوە بە کوردەکانی خۆشمانەوە ببێتە بناغەیەک بۆ ئەوەی ئەمە عێراقێکی جیاوازتر لە پاڵەوانێتە گەورەکان ببینین طبعا برنەوەی لەلایەن عێراقەوە بۆ عێراقیەکان تەواو ئەتوانین بڵێن مای خۆشحاڵیە ئێمە فەخر و شانازی پێواکەین بەڵام ئەکرێ بڵین ئەم پاڵەوانێتیە لازە و پاڵەوانێتی کشوەریانیان نییە کە بەڕێوە دەچن و چۆنەڵی کێبڕچەی بەهێزی تایە من ئەگەر بیرت بخەمەوە لە سەرەتای دەستپێکی جامەکەشەوە وت کە پێکاتێ مەڵبژاردانەی لەم جامەدا کێبڕچەیە دەکەن هەمووی لێ کۆنزیکن هایدیقەت بە عومان کە یاریەکەم بەرامبەر عێراق یەکسان بۆ یاری کۆتاییش کە دووبارە بەرێکەوتونەتەوە لە چۆنەڵی ساتەکانی کۆتای عێراق دەتوانێت گۆڵی سەرکەوتن تۆمار بکات کەواتە ڕنگ بوو چانسەکە بچۆیە پەنارتیات یاخود لێدان یەکلایکەرەوە عێراق نەیتوانیان نازناوەکە بەرێتەوە بۆیە قسەکەم لەسەرەوەیە ئێمە تەواو دڵخۆشین و عێراقێکی تەواو جیاواز و ڕێکخراو ئەو شێوە هەڕەمەشی کە ئێمە جاران عێراقمان پێدەبینی نەخێر ئێستا عێراق هەم یاریشی پاسی ورد هەم لێدانی بەهێز لە دەرەوەی هێڵی سزا هەم ئینسیجامی نێوان یاریزانەکان هەموومانەمان بینی بەو یاریزانانە شەوە کە بە ئاساسی یاریان ناکرد یەکێ لە نوقتە بەهێزەکان لە هەڵبژاردەی ئێستا عێراقاوەیە ئەو یاریزانی کە بە یەک بەشداریەکە هاوشێوەی ئەو یاریزانەیە کە لە ناوەوە ڕۆڵ دەژێڕێت واتە دەکرێت کە یاریە گلاکاتەوە گەوەی لە چەند یاری ڕابردووە لە عێراق بینیمان منی شەر پێم وایە بەتایبەتی دوای جۆرڤان ڤێرا لە 2007 کە جامی کاسی ئاسیای بەر بۆ هەڵبژاردەی عێراق پێم وایە خیسۆس کاساس باشترین ڕایەنەر بۆ لە دوای ڤێراوە کاک دکتۆر کاروان با بێکسەر ڕاستەخۆ بێمە لای یەکێ لە کۆمنتەکان حەزەکە من دەجا کۆمنت خوێنمەوە بازەوە کاڵە پرسیارە دکتۆر کاروان کە ئایا هەڵبژاردەی عێراق بەم پێکاتەیەوە بەم ڕایەنەرەوە توانای ئەوەی هەیە بگاتە مۆندیالی داهاتوو بەڵێ ئەوەی کە لە کاسی خەلیج بینیمان لە جامی کەندا و بینیمان بەڕاستیەکەی شتێک نییە لە سوتفەوە هاتبێ یعنی لە خۆوە ئەم پیاوە هاتووە ئەم یاریزانانەی هەڵبژارد بێ و نەتیجەی پێهێناون نەخێر ئەمە دیراسی لەسەر کراوە ستافێکی بەهێزی ڕاهێنەری لە پشتە چەند یاریدەدەرێکی لە پشت خۆیەوە داناوە تەحلیلی یاریەکان و یاریزانەکان و ستایلی یاریزانەکان و ئەدای یاریزانەکانی بۆ دەکات کەوا بێ بەڵێ لەبەر ئەو نقطەیە کە بە سوتفە نەهاتووە بە بەرنامە ڕێژی ئەم ئیشە کراوە بڵێ دەتوانین هیوایەتی ئەوە هەڵبچنین کە عێراق دەتوانێت لە داهاتوودا و مڕەشەحێکی بەهێز دەبێت بۆ منافەسەکردن لە ئاسیا بۆ ئەوەی ببێت بە یەکێک لەو هەڵبژاردانەی کە دەچێتە مۆندیالی داهاتووەوە بەڵام شتێکمان لەبیر نەچێت دەوری کاپتن عەدنان درجالمان لەبیر نەچێت کە کاریگەریی بەهێزی هەبوو لە ڕێخستنی ئەو بتوڵەیە لە بەسڕا دووبارەوە لە هێنانی ئەم ڕاهێنەرە بەهێز و بەتوانە و بە ئەزمونە بۆ هەڵبژاردەی عێراق کەوابێ ئێستا ئەم تیپە ئەم ڕاهێنەرە ئەم ستافی ڕاهێنەرانە و ئەم یاریزانانە پێویستیان بە پاڵپشتێکی گەورەی یەکێتی تۆپی عێراقی هەیە بە تایبەتی کاپتن عەدنان درزار کە و بەرنامە ڕێژێکی باشیان کردووە و خودی قسەکانی خیسۆس کاساسیش ئەوەیە کە ڕاستە ئێمە دوای یەکسانبوونی لەگەڵ عومان لە یاری یەکەم
باسی ئەوەی کرد کە ئێمە لەجامی کەندا و نەش بینەوە شتێکی گرنگ نییە بەڵام ئەوەی کە گرنگە داهاتوو دەمانەوێت پلانمان بۆ دانا و ئیشی لێسەر بکەین کەوا بێت جێی دڵخۆشیە مای خۆشحاڵیە کە ئێمە ئەوە دەبینین. نقطەیەکی تر کە دەمەوێت باسیکەم ئەوەیە کە ناوەڕاستی یاریگای هەڵبژاردەی عێراق لە ئێستادا پێک هاتووە لە کۆمەڵە یاریزانی گەنجی و بەتوانا و تەنها کەم و کوڕێکیانەیەویش ئەوەیە کە بەشداری خول و پاڵەوانتی گەورە و بەهێزیان نەکردووە. کەوا بێ لە تۆپی پێی ئێستا بەڕێی من و بۆ چوونی من تۆپی پێی ئێستا زۆربەی زۆری یاریەکان ناوەڕاستی یاریگای یەکلای دەکاتەوە. دوێنێشە ئەومان بینی لە عێراق لەگەڵ ئەوەدا یاری دوێنە شەوی هەڵبژاردەی عێراق لە چاو یاریەکانی پێشووتری ئەو ئەدا ئەجوانەی پێشووترمان نەبینی ئەم پاساتە ورد و بینیات و تۆپی بەرز و ئەم شتانەمان کەمتر بینی. بەڵام بەگشتی جێگای دڵخۆشیە جێگای ئەوەیە کە ئێمە ئامانجی دوورخانی لەسەر هەڵبچنین و فرسەتێکیشە لێرەوە پەیامێک بۆ هەموو ئەو یاریزانە گەنج و بەتوانانەی کوردستان یان عێراق هەمویان بەبێ جیاوازی ئەوانەی کە لە خولی نایابی عێراق یاری دەکەن پەیامێک بێ بۆیان بە فعلی بە جددی ئیش بکەن خۆیان ماندوو بکەن بۆ ئەوەی چاوی ئەو ڕاهێنەرەیان بکەوێتە سەر و بە تایبەتیش یاریزانە کوردەکان کە لە خولەکانی عێراق و لە یانەکانی عێراق یاری دەکەن زۆر گرنگە چونکە ئێمە ئەوەی کە ئێستا دڵمان پێخۆشە ئەوەیە کە دەزانین تەحەیوز ناکرێت بیر لەوە دەکرێت و باشترین کەس بە شایستەترین یاریزان بۆ منتەخەبان کێش بکرێت. باشە دکتۆر هەر لەگەڵما بە بۆ بەشێک لە کوردەکانی خۆمان یعنی باز لە خۆمان بکەین بۆ هەڵبژاردەی عێراق بە هەڵبژاردەی یەکەمی خۆیان نازانن لە پاڵەوانێتەکان بانی بەشێک لە کوردەکان بە ئاشکرا بەشێکیان ناڵم هەمووی بە بەشێکی زۆریشیان خۆشحاڵن بە برنەوەی هەڵبژاردەی عێراق بەڵام بەشێکیان پێیان وایە هەڵبژاردەی ئەوانی و بەلایەنەوە ئاساییە گە نازناو بەرەیان نەیبە یاخود هەندێک جار پێشیان خۆشەکە نازناو نەبە. بەڵێ بەڕێی من یعنی بیرکردنەوەیکی ڕاز نییە ئەوە لەبەر ئەوە ئێستا ئێمە تاکە فرسەتێک بۆ دەرکەوتنی یاریزانە کوردەکان لە بتوڵات و چێبڕچەی گەورە تەنها هەڵبژاردەی عێراق لە بەردەستماندا بەداخەوە یعنی ئێمە لەبەرەوەی بۆ خۆمان خاوەنی ئەو کیانە نین بتوانین بەشداری پێشبڕچێ و بتوڵاتی گەورەی ئاسیوی بکەین مادام لە کوردستان ئەومان نییە نەخێر دەبێت بە چاوی هیوایەوە سەیری بکەین یعنی بۆ نا نقطەیەکی بەهێزە من دووبارە ئەو پەیامە دەدەمەوە بە هەموو ئەو یاریزانە گەنجە بەتوانانەی کە تموح و ئاستیان باشە یعنی ئێستا ئێمە لە دیانەکانی هەولێر دهۆک زاخۆ نەورۆز یاریزانی بە توانای کوردی مستەوا بەرزی تێدایە بۆیە پێویستە هەوڵ و ماندوونی خۆیان زیاتر چڕ بکەنەوە چاوی ئەو ڕاهێنەریان بکەوێتە سەر لەوە دڵنیابین ئەو بیرکردنەوە بەلاوە بنین کە بۆچی ڕاهێنەر ینی زۆر ئەو قسانەمان بیست بۆچی ڕاهێنەر پشت بە ئاسۆ نابەستێ پشت بە شێرکۆ نابەستێ نەخێر ئەم شتانە نیە ئەم ڕاهێنەرێکی ئەوروپیە ئەو بیرکردنەوەی نییە کە ئێمە هەمانە بە تایبەتی کە لە شەرقی ئەوسەد ئەو بیرکردنەوە هەیە یعنی ئەمانە نقاتی خاڵی سلبین باز دەکرێن نەخێر با ئێمە بین خاڵە ئیجابیەکان باش بکرین باز بکەین بۆ باسی ڕێوان نەکەین کە چەند دوو یاری چەند یاری بە ئاساس یاری کردووە بۆ باسی شێرکۆ نەکەین کە لە یاری نهایی لە یاری کۆتایی پاڵەوانێتەکە بە ئاساس یاری کردووە بۆ باسی ئەوە نەکەین کە دوێنێ ئاسۆ کاریگەری هەبووە لە هەردوو گۆڵی کە هەڵبژاردەی عێراق لە دوای گۆڵی تەعادلۆ بەشداری کردووە کاریگەری لەسەر هەردوو گۆڵەکە هەبوو ئاسۆ کەوابێ ئەمانە جێگای دڵخۆشین و خودی یاریزانەکان و خانەوادەکانیان و ئێمەش وەکو شرۆڤەکار و تەماشاکاری وەرش و تۆپی پێی عێراق دڵخۆش بوون پێی بەڕاستێکە یعنی کەوابێ ئێمە بە نەفەسێکی ترەوە بە بیرکردنەوەیەکی ترەوە بە شێوازێکی تر بیر بکەینەوە کە توموحمان هەبێ بڕۆین زۆرترین بەشداریمان هەبێ لە ناو هەڵبژاردەی عێراق زۆر باش ئەوە گرنگترین نقطەیە و ئەو بیرکردنەوەش کە باز لەوە دەکات بە هەڵبژاردەی خۆیانی نازانن بەڕاستی بیرکردنەوەیکی ڕاست نییە پێویستە ئەو بیرکردنەوەی بگۆڕن لە ئێستادا ئێمە تاکە هیوایە کە یاریزانەکانمان گەنجە بەتوانایەکانمان لە ناو هەڵبژاردەی عێراق بە دەربکەون و تەمسیلی هەڵبژاردەی عێراق بکەن لە بتوڵات و پێشبڕچەی گەورە بە دەرکەون زۆر باشە دکتۆر دەست خۆش پێشن تۆی سەرنجەکەی وڵا یەک سەرنجی کورد تەبانەوەی کە پێی ناخۆش عێراق بتوڵە بەرێت لەوانن کە وەختی خۆی پاسپۆرت و شتیانە درانوێ ساچن دیسانەوە دەریەکەنەوە باش ئینتیمابوون بۆ وڵات شتێکە کە دین غەسپیەکە لەسەر تۆ کە پێوی پابند خاڵێکم حەزم کرد تیشکی بخەمە سەرەوەی کە عێراق میدیاکارە جیهانیەکان ما بڵێن ئەوانەی دەوروبەر بە تایبەت مەدحیەوەیەکەن کە ئەو بەڵێنەی کە دابووی توانی بیباتە سەر جوانترین میوانداری لە پاڵەوانێتێکی لەو شێوەیە کرد بە تایبەت لە دەستپێک و کۆتاییشە
و ئەتوانم بڵێم عێراقێکی جیاواز بوو و ئەتوانم بڵێم پەیامی خۆی یاخود مەسەجی خۆیدا بە دراوسێکانی کە هێشتا عێراق زیندوە و دەتوانێت باوەش بۆ پاڵاوانێتی بەکان. زۆر باشە، دەست خۆش. عێراق بەجێڵم پێشنگ ڕاستە خۆشمە سەر تیرپشکی جامی شای ئیسپانیا. ریال مەدرید لە قۆناغی 16 ڕوبەڕووی تیپێکی ڕوبەڕوویکی کیستین بوویەوە کە لە خولی ئیسپانی لێی بردەوە، بردنەوەکانی ڕاگرتووە، شەوی ڕابردووش ماندووی کرد، زۆر ماندووی کرد تا ئەوکی سەرکەوتنی تۆمات کرد. بەڵام ریال مەدرید گەڕایەوە کە شیارەکە. ریال لە قۆناغی هەر شەڕ ڕوبەڕووی ڕکابەرێکی بەهێزە بێتەوە لە دێربی مەدرید، بەڵام لە نەوی یاریگەی سانتیاگۆ بەرنابیەوە. مە خاڵێکی گرینگە بۆ ریال مەدرید ئەمڕۆ کە تیرپشەکە ڕاکێشا. ئەو یاریە چۆن نەبینی و ئاستی ریال مەدرید لە وەرزی ئەمساڵ بە تایبەت لە دوای مۆندیالەوە ئەنسلۆتیش پێی وایە ئاسی تیپەکەی باش نییە. بە تایبەت لە بەرگریە. بەڵێ ئاسی ریال مەدرید وەکە میشەیەمە بعد چاومان لەوە بێمود تیپێکی تۆپی پێ ئەگەری توشبوون یاریزانەکانی بە پێکان هەیە، واگەر پێکانی ژنەبێ ئەگەری توشبوون بە هیلاکی و چوزانم چوونە ناو دۆخێکەوە هەیە کە ڕەنگە چۆنەڵی چەند نوختەیە گەم تیپە دیسانەوە بەرەو ڕێنەوە ڕاستەکە بەرێتەوە. ئەوەی کێسا ریال مەدرید تووشی هاتووە جۆرێک لە جۆرەکان ئاسی یاریزانەکان بەراورد بە وەرزی ڕابردوو ڕووی لە دابەزین کردووە. بەڵام هێشتا ئێمە دەتوانین بڵین ریال مەدریدێک دەبینین کە توانای ڕیمۆنتادای هەیە، ئەوەی کە دوێنێ ئەنجامیدا بەرامبەر ڤیاریال ئەمان خاتەوە بیری وەرزی ڕابردوو کە لە هەموو یاریەکانە ریال مەدرید سەرڕای دواکەوتنی بەڵام توانای قەرەبووکردنەوەی هەبوو بەرامبەر تیپێکی وەک ڤیاریال کە لە ڕووی دەرونیەوە ڕیاڵە توانین بڵین ئامادە نەبووە بۆ هەم یاریزانی پێکانی هەیە بە تایبەت لە هێڵی بەرگری و هەم یاری پێشووی بەرامبەرە میانێ دۆڕاندووە لە خولی ئیسپانی بۆیە قورسە لەگەڵەوەشا بە 2 گۆڵ لە گێم یەکەما دواکەوی بەڵام قەرەبووی بکەیتەوە. ئافرین بۆ ئەنچلۆتی بۆ ئەو گۆڕانکارانی کرد، بۆ ئەو گۆڕانکارانی کە کردی بە تایبەت کاتێک بۆ نمونە ڕۆدریگۆ دێنێتە دەرەوە ڕۆدریگۆ ناڕازیە سەرڕایەوە ئەم یاریزانە لە وەرزی ڕابردووە چەندین ئەنجامی بۆ گلای کردوەوە بەڵام ترسی لەوە نییە بێنێتە دەرەوە لەبەرەوەی دەزانێت لەم یاریەدا ئاسێکی وەک پێویستی پێشکەش نەکردووە پێکاشی ئەوەی کا دوێنێ یاری بۆ ریال مەدرید یەکلا کردەوە سیبایۆس لەگەڵە سێنسۆیا بوو کە ئەمڕۆ ڕۆژنامەکانی مەدرید داوایەوەکەن گرێبەستیم دو یاریزانە نوێ بکرێتەوە کە تەنها 6 مانگ لە گرێبەستەکەیان ماوە. قسەکە لەسەرەوەیە ریال مەدرید هێشتا یاریزانی کوالەتی بەرزی زۆرە و هێشتا ریال مەدریدەکەی وەرزی ڕابردووە تەنها ڕێخستنەوەیەکی دەوێت. ئەم ڕێخستنەوەیە ئەکەوێتە سەرەوەی ئەنچیلۆتیە دەتوانێت لەم نیوەیە کە ماوە لە نیوەی وەرزە دووبارە ریال مەدریدەکە چۆنەڵی نوێ بکاتەوە بە شێوە لە شێوەکان ئێمە بیبینینەوە کە توانای ڕکابەریە بێ بە تایبەت لەم نازناوە کە ساڵانێکی زۆرە بەدەستینێناوە. ڕەنگە ئەگەر بڵین ریال مەدرید دڵخوازە بۆ ئەوەی کام پاڵاوانێتێ بەرێتەوە هەڵە نەبین لەبەرەوەی لە مێژەڵی دابراوە و ڕەنگە ئەولەویەتیە وەرزەی بێکە یەکێ لە نازناوەکانی بەلانی کەمەوە نازناوە بە کەجامیشە. زۆر باشە. دکتۆر کاروان ریال مەدریدی ئەمساڵ بە تایبەتی لە دوای مۆندیالەوە کاک پێشەنگیش باسی کرد ریال مەدریدێک تقریبان ئاستی هەڵکشان و داکشانی کردووە لە قۆناغی چارەکی کۆتایی جامی شار ڕوبەڕووی یانەی ئاتڵاتیکۆ مەدرید دەبێتەوە یارێکی قورس و ئەم هەفتەیەش لە خولی ئیسپانی ڕوبەڕووی یانەی ئاتڵاتیک بلباو بێتەوە و ئەمیش ئەرچێکی قورسە. ریال مەدرید بۆ قۆناغی دووەمی لالیگا و جامی شای ئیسپانیا چۆنە بینی؟ بڵێ ریال مەدرید لە ئێستادا تیپێکی هیلاک و ماندووە ئەگەر هەر لە کاپتنەکەیەوە دەست پێ بکەین یعنی بنزیما بە دۆخێکی ناهەموار و نالەباردا دەڕوە بە تایبەتی لە ڕووی دەرونیەوە ئەوەی کە بەرامبەر بنزیما کرا لە مۆندیال بنزیمەی خستۆتە دۆخێکەوە خستوێتی دۆخێکەوە دۆخێکی خراپە بەڕاستی بۆ بنزیما کەواتە لێرەدا ئێمە هاتوینە سەر ئەو نقطەی کە ئەرکی ئەنچۆلەتی زۆر قورسترە وەک لە مەوسیمی پار وە لە جەولەی یەکەم. ئێمە گەدیقەت بدەین بنزیما لە دۆخێکی خراپدایە زۆربەی زۆری یاریزانەکانی کە بەشداری مۆندیالیان کردووە هیچیان مۆندیالیان بەدەست نەهێناوە تەنها هیلاکەتی و ماندووبوونیان بۆ ماوەتەوە و دووبارە ئەمانش لە دۆخێکی دەرونی بەدەنی تا ڕادەیەک دەتوانم بڵم خراپدان. ئەوەی کە پێویستە ئێمە لێرەدا باسی بکەین سەبارەت بە ریال مەدرید من ترسم نییە لە ریال مەدرید لەوەی کە بەر ئەم تیپە بەهێزانە کەوتووە یەک نقطەی گرنگ باز دەکەم ئەویش ئەوەیە کە ئەوەی دوێنێ شەوێ بینیمان بەڕاستیەکەی دەتوانین ناوی بنین مەوسیمی ڕیمۆنتاداکانی ریال مەدرید دەست پێ دەکات لەمە دووە بە چی هۆکارێک ئەو قسەیە دەکەم یعنی قسەیەکی عەشوائینی هەرفڕەی دێن و تاوڵەکە نەخێر ئەو جورئەتەی کە لە ئەنچۆلۆتی بینیمان
تۆ مۆدریچت لە دەرەوەی یاریگایە دوو یاریزانی زۆر گرنگ و کۆڵەکەی تیپەکەت ئیسابن کە چوامینی و دەیڤید ئەلەبایە هاتووی کرۆس دادەبەزێنی لە هەمان کات ڕۆدریگۆ دادەبەزێنی دوو یاریزانی گەنج دەبێناوە بە تایبەتی سیبایۆس و ئەسینسیۆ بوونە نقطەی گۆڕانکاری بوونە خاڵی گۆڕانکاری بۆ ئەوەی ڕیال مەدرید توانی زۆر زیاتر لە گێمی یەکەم و ئەوەندەی گێمی دووەمیش ڕۆی دڵەوە یاریەکە بگرێتە دەست و توانی سێ گۆڵ بێنێتەوە و یەکێک لە گۆڵەکانیش کە سیبایۆس کردی ئەمە خاڵێکی گرنگە کەوابێ ڕیال مەدرید چەند ساڵێکە کە ئێمە دەبینین غێری چوامینی هیچ بۆندێکی گەورە و بەهێزی نەکردووە لە بەشی لە خاڵی لە با بڵێن بەشی پێشەوەی یاریگا کە هێرش بەرە هەر ئەو یاریزانان کە ساڵین ڕابرد و بینیمان و نەتیجەی پێهێناوە بەڵام ئەم هاتووە ئێستا اختیاراتی تری لەبەردەستایە و دەتوانم بڵم ئۆپشن و چۆیساتی تری لەبەردەستایە کە گرنگن ینی بۆ نمونە سیبایۆس دەتوانێت ببێتە گۆڕانکاری ئەوەی دوێنێ کاماڤینگا کردی جێگای دڵخۆشیە بۆ ئەنچێلۆتی ئەوەی کە دوێنێ ئەسینسیۆ کردی بەڵە جێگای دڵخۆشیە تاکە خاڵی نیگەرانی ئەنچێلۆتی کە لەسەری هەیە بنزیمایە و زۆریش هەوڵی داوە لەگەڵی زۆر محاوەی کردو لەگەڵی کە لە ڕووی دەرونیەوە بهێننەوە تایمێکی زۆر باش بۆ ئەو یاری قورسانەی کە لە پێشێتی بتوانێت بە ئاسانی بیبڕێ باسی یاریەکانی داهاتووی ڕیال مەدرید بکەین دەبینین تەمان یەک شتی خاڵی ترم لەبیر نەچێ ڕیال مەدرید لە ئێستادا بەبێ جەناح یاری دەکە بەبێ باڵەکان یاری دەکە یاریزانی لای چەپ و لای ڕاستی کە بریتە لە کاربەخال و مێندی خراپترین ئاسیان پێشکەش دەکەن لە خراپترین کاتەکانی ژیانی وەرزشیاندان کەوابێ ڕیال مەدرید ئێستا بەبێ ئەم دوو جەناح یاری دەکە و لە کاتێکدا لە ساڵانی پێشوو نقطە و خاڵی بەهێزی ڕیال مەدرید ئەو دوو باڵە بووە بەڵام لە ئێستادا هەردوو باڵەکەی لە حاڵەتێکی خراپدان ماندوون و ئاستیان دابەزیوە تەمەنیان چۆتە سەر یعنی ئەمە نقطەیەکی زۆر بەهێزە ڕیال مەدرید بیری لێ بکاتەوە یعنی پەنای بردو بۆ میلیتاو لە لای ڕاستەوە یاری پێ بکات زۆر جار پەنا دەبات بۆ ناچۆ یان بۆ ئەلەبا لە لای چەپ یاری پێ دەکات ئەم چۆی ساتانەی هەیە بەڵام جێی خۆی بۆ ناگرێت یعنی ئەو ئیشە ناکا کە کارباخال لە ئاستی خۆی دادەیکا یاخود مێندی لە ئاستی خۆی دادەیکا زۆر باشە ئێستا ئێمە یاریەکانی داهاتووی ڕیال مەدرید باس بکەین دکتۆر یاریەکی بەهێزی بەرامبەر ئەتلێتیکۆ بلباو هەیە عفوان پێشم سەر یاریەکانی داهاتوو دێمەوە خزمەتە حەزەکەم بسای لە پێشەم کەم دواترێمەوە سەر یاریەکانی داهاتوو پێشەن یەک دوو کۆمنتاتۆر جوان زەهیر باز لەوە ئەکاڵێ ڕیال مەدرید پێویستی بە گۆڕانکاریە لە هەموو مەرکەزەکان ئایا بۆ ڕیال مەدرید لە گواستنەوەکانی ئێستانەیە کە بە زەنجام نادا خۆ ئەم تیپە قسەکەی تا ئەندازەی واقعی و ڕوونە چونکە بەڕاستی کاک دکتۆریش باسی کرد لە هەندێک مەرکەزە پێویستی بە گۆڕانکاری هەیە کارباخاڵی تر کۆتایی پێهاتووە یعنی پێویستی بە شوێنگەرەوەی کەریم بنزیما هەیە شوێنگەرەوەیشی باش یعنی کە بتوانێت یاریت بۆ یەکلایی بکاتەوە بۆ ڕیال مەدرید لە ئەموو پەناگواستنەوەی کە ڕیال مەدرید پێویستی پێ بێ بە نەزەری منەوەیە کە ئەم وەرزەش ڕەنگ نییە و گرفتەی هەبێ ئەگەر بەو مەرجەی بنزیمە پێکانی نەبێت بەڵام بۆ وەرزەکانی دواتر تەناگرفت کە تووشیم ڕیال مەدریدە بێ کە سایمای بینین سەرهەڕەمەکەیە کە ڕاستل حەربەی پێوترێ کەریم بنزیمەیە واتە جێگرەوەیەک بۆ بنزیمە لە حاڵی توشببوونی بە پێکان کە ئێستا ماریانە و دیاز ناتوانێت ڕۆڵە بکێڕێ زۆر جار لە ناچاریا پشت بە هێرشبەری وەهمیە بەستی ئەگەر بنزیمە یاری نەکات ئەنچیلۆتی بۆی ئەوەی کە منەی بینیم تەواوی هێڵەکانی دیکە توانن بڵم پیرێ زۆر لەوە عاقڵترە کە چۆنەڵی ئێمە ئێساوا بزانین پێکاتی ڕیال مەدرید لە قەیرانە نەخێر لە هێڵی بەرگریە ڕاستە کارباخال بۆ نمونە بەو شێوەیە بەڵام بەدیری هەیە چێ ئەبێ بە ئالا بە چوزانم مێن دیاری پێەکە ینی بەڵام ئەتوان تەختی و هێڵاوکو ئەو بکەن ئەزانی بۆ نمونایمە سەردەم ئەگەر بیرت نەچوو بێتەوە لۆکاس ڤاسکێزی لە شوێنی بۆ نە کارباخال یاری پێکرد توش گرفت نهات کەواتە ڕیال مەدریدێک نییە کە بە تەنها دابەزینی یاسی کارڤاخال بکەوێتە قەیرانەوە باسی هێڵی ناوەند دەکەین ڕاستە تۆنی کروس و لۆکا مۆدریچ تەمەنیان ڕوو لاڵکشانە بەڵام لە بەرامبەرە دوو ڕەشپێز دەبینین کە چوامینی و کاماڤینگان دەتوانن لە داهاتووە ئەو ڕۆڵێ و دویاریزانە بژێڕن کە ئێستا لەگەڵیانەکە هەیەە لە هێڵ یەرجبردنا باڵەکان دەتوان بڵم گرفتێکی و تۆی نییە بە تایبەت ڤینیسیۆس کە ڕۆڵی خۆی دووەرزە زۆر بەباشی جێبەجێیەکە ڕۆدریگۆ ڕەنگە ئاستی هەڵبەزوو دابەست بکە بەڵام ڤالڤێردی و کەلێنی پڕ کردوەوە بیرمان نەچێمە ڤالڤێردیمانەیە لە ڕیال مەدرید دەتوانێت لە ناوەندا یاریکە لە لاکان یاریکە و زۆر جار یارمەتی بەرگە ئەمە دۆخێکام و یاریزانێک پێدا تێتە پەڕێ ینی بەرز نییە تۆ هەمیشە چاوەڕوانی لە یاریزانەکە بێ بە هەمان ئاستەوە دەرکەوێت ئەکرێ لە یارێکە زۆر باش بێ لە یاریشی دیکە زۆرخرا بۆیە من
وەکوتمەوەی کە گرفت بێ لە ڕیال مەدرید لە پێکاتی ڕیال مەدرید لێ سابی بینم تەنها جێگرەوەیە کە بۆ بنزیما ئەویش ئەگەر بنزیما ئەم ئاسێکی ئێسایەتی نەتوانێت پێشکەش. زۆر باشە دکتۆر گیان سەبارەت بە یاریەکانی داهاتووی ڕیال مەدرید بە تایبەتی یاری جامی شای ئیسپانیا بەرامبەر ئەتلەتیکۆ مەدرید چی ئەڕوانی بۆ داهاتووی یاریەکانی ڕیال مەدرید و بەشێک لە یاریزانەکانی تر وردە ورداگەڕنەوە لە پێکان پێ دوایە گەڕانەوەی چوامینی و ئالابا و ئەم چەند یاریزانە ئەتوانێت خاڵێکی بەهێز وە چەرخان بێ بۆ ڕیال مەدرید. بەڵە بێگومان ئەم گەڕانەوەی چوامینی و ئالەبا خاڵێکی بەهێزە بۆ هەردووکیان یعنی بۆ هەم خودی یاریزانەکان هەم بۆ ئاست و مستەوا و ئەنجامەکانی تیپەکە بەگشتی. ئێمە وەک باسم کرد یعنی مەوسیمی ڕیمۆنتاداکانی ڕیال مەدرید دەستی پێکردووە کە دەستی پێکردووە یعنی من لە یاری داهاتوش کە بەرامبەر ئەتلەتیکۆ بلباو یاری هەیە دیسانەوە هەر چاوەڕێم بزانین ئاسی ڕیال مەدرید چۆن دەبینین بزانین ڕیال مەدریدیشی جیاواز دەبینین دووبارە ئەنچەلۆتی لە سەرەتاوە پشت بە سیبایۆس دەبەستێ بە تایبەتی لە ناوەڕاستی یاریگا کە گرنگە پشتی پێ ببەستێ بە تایبەتی لێرە بە دواوە گرنگە پشتی پێ ببەستێ و هەر هیچ نەبێ پشتوویەک بە مۆدریت بە کڕۆس بە ئەم یاریزانانە بدا ینی بە ناوەڕاستی یاریگا گەنج بکاتەوە. ئێستا خاڵی بەهێزی بەرشلۆنا تەنها بریتە لە سێ ناوەڕاستەکەی کە دیۆنگ و گاڤی و پێدرین و گەنجیشن ئەزمونێکی واشیان نییە کەوا بێ ڕیال مەدریدیش دەبێت بیر لەوە بکاتەوە ناوەڕاستەکانی و هەر ئیشی بۆ ئەوە کردووە بەڕاستیکی کە ئێمە باسی ڤالڤێردی با هەر نەکەین. ڤالڤێردی هەمیشە یەکێکە لەو یاریزانانەی کە لە هەموو مرکزێک بە کەڵک ڕیال مەدرید هاتووە باسی ڤالڤێردی نەکەین بەڵام زۆر گرنگە پشت بە چوامینی کاماڤینگا و هەروەها سیبایۆس ببەستێ لە یاریەکانی داهاتووی و بە تایبەتیش بەرامبەر بلباو چونکە مۆدریت و کرۆس هەمیشە ئاست و مستەوای خۆیان پێشکەش دەکەن بەڵام تەمەنە ئەو ڕێگەیان پێنادە لەو دوا بەو شێوازە یاری بکەن کە پێشتر بینیمانن ئەوەی بەرامبەر بەرشلۆنەش لە نیهای کاسی سوپەری ئیسپانی بینیمان شتێکی حاشا هەڵ نەگر بوو و لە هەموو مەرکەزەکانی تر یعنی ئەم لە خۆڕادیتن و سیقە بەخۆبوونەی ڕۆدریگۆمان بینی ئەوەی بەسەرداشکایەوە کە دوێنێ بەدابەزینێک ناڕەحەت بوو بەڕاستی و خاڵێکی تری گرنگ ئەوەیە کە ڤینیسۆس پێویستە تەرکیزی زیاتر لەگەڵ بکرێت لە ڕاهێنانەکان ڤینیسۆس پێویستە ئیحتیمامی زیاتر پێ بدرێت لە ڕاهێنانەکان چونکە یەکێکە لە یاریزانە مەهاریەکان لە حاڵی ئێستادا گرنگترین یاریزانی مەهاریە لە ئێستای دنیای تۆپی پێ بەڵام کۆتایی پێهێنانەکانی ڤینیسۆس هێشتا لە ئاستی پێویست دانین دووبارە احتیمامدان گرنگیدان بە کەریم بنزیما بەڵام لە حاڵەتێک وەک کاک پێشنگ باس کرد تووشی پێکان نەبێت دەنا ڕیال مەدرید بەڵێ پێرێز زۆر لەوە زیرەکترە کە چۆن ئیش دەکا و بیری لەوە کردوتەوە کە بە کەمترین سەرفکردن بە کەمترین پارە سەرفکردن تیپێکی تۆکمە دروستکە بۆیە یاری بە ئەتلەتیکۆ بلباو بەرامبەر ئەتلەتیکۆ بلباو دەتوانین چاوەڕێ بکەین تا ئەو یاری دەکرێت ئەو من پێم وایە ڕیال مەدرید دەتوانێت بە ئاسانی ئەتلەتیکۆ بلباویش و ئەتلەتیکۆ مەدریدیش تێبپەڕێ نەک بەو ئاسانی کە ئەمان هیچ نەکەن نە بەو ئاسانی نا ئێستا ئێمە دوێنێ بینیمان بەرامبەر ڤیارڕیال تایمی یەکەمیش جوانترین یاری کردو ڕیال مەدرید بەڵام حەماسەت و جوڵە جوڵی زۆری یاریزانەکانی ڤیارڕیال نەیهێشت هیچ بەرهەمێکی هەبێ ڕیال مەدرید بەڵام لە تایمی دووەم کاریگەری 100% ڕاهێنەرمان بۆ دەرکەوت کە تایمی ڕاهێنەرانە بینیمان ڕیال مەدریدێکی جیاواز هەر یعنی لە هەموو لایەکەوە هێرشی دەخستە سەر ڤیارڕیال و نەتیجەشی پێنا و گۆڕانکاریشی پێکرد و پێم وایە لە یاریەکانی داهاتوو بەتایبەتی بەرامبەر بلباو و مەدرید ئەتلەتیکۆ مەدریدیش ئەوە دەبینین. زۆر باشە دکتۆر کاروان زۆر بە کورتی بێکی لە کۆمنتەکان حەزەکەم چەند جارێک دووباری کردێتەوە ئەڵێ پاژە ئاستە هەر چەند پەیوەندی بە بابەتەکەەوە نیە بەڵام زۆر بە کورتی لە نیو خولەکە جوای بەرەوە دوای ئاستە بەرزێ ڕۆناڵدۆ شەوی ڕابردوو بەرامبەر پاریس پێشکەشی کرد پێ دوایە بگەڕێتەوە ئەوروپا ساڵی داهاتوو. قورسە بەڕاستەکەی یعنی ئەوە ناتوانانی بڵێ ڕۆناڵدۆ دەگەڕێتەوە بۆ ئەوروپا. من پێش ئەوە ڕۆژێک لە ئەکاونتی تایبەتی خۆم پۆستێکم کرد کە چۆن دەڵێ بە هیوای ئەوە بووم کە پێرێز ئیستیجابەی هەبێ بۆ ئەو ڕۆژە ڕاهێنانکردنەی ڕۆناڵدۆ لە ڤالدێبێ باس کردی ئیستیجابەکە ینی گرنگ بوو بۆ ڕۆناڵدۆ لە ماوەی ئەو 6 مانگە لە ڕیال مەدرید بمایەتەوە هەم بە شێوازێکی گەورە کۆتایی بە ژیانی وەرزشی خۆشی لێنا بەڵام ڕۆناڵدۆ چاوەڕێی نەکرد نەشی ویست هیچ ترزوا لە خۆی بکە بەڵام ئەوەی کە لە سعودیا دەیکات دڵنیا بە ئاسێکی بەرز پێشکەش دەکات بەڵام نابێتە خاڵێک بۆ ئەوی ڕۆناڵدۆ بگەڕێتەوە بۆ ئەوروپا چونکە بەڕاستیکەی ڕۆناڵدۆ خۆشی لە خۆی تێگەشتووە
و جەماوەر و هاندەرانی ڕۆناڵدۆش دەبێت ئەو بزانن ڕۆناڵدۆ ئێستا تەمەنی 37 ساڵە یعنی زۆر باش تەواو بەسە 20 ساڵە ئەوە چی نەماوە بۆ تۆپی پێ نەیکات دەست خۆش پێشنگیان دو بەسەر سەر ڕیاڵ مەدرید هەندێک ڕیاڵ مەدرید پیان وایە دووبارەیەکەمەوە پێویستیان بە گۆڕانکاری زیاترەوە یەکی لە کۆمنتەکان لە پێویستیشی بە یاریزانێکی هێڵی ناوەندە بە خێرایی پێم بڵێ ڕیاڵ ینی ئەوە بەشێک زۆر لە هەندێک ڕیاڵ لە ناوەندا چی نییە کابێ هەیبێ بۆ منە تۆ یاریزانەکەم پێ بڵێ ڕیاڵ پێویستی بەمێ کە ڕیاڵ خۆی نەیبێ ڕیاڵ لە ناوەندا لەشکرێ لە یاریزانی هەیە ینی وکوتم هێشتا ڕاستە مۆدریج و کروسیش بە دۆخی سەختا تێپەڕن بەڵام هێشتا ئەم دوو یاریزانە ڕیاڵ مەدرید ئەبێت وەرزی داات و گۆڕانکاری باش لە پێکاتی بکات بە تایبەتی لە هێڵی هێرشبەر و بەرگری هێڵی بەرگری ئەوە من لەگەڵ ینی مۆکوتم بەڵام هێڵی هێرشبردن بە مەرجی توشببوونی بنزیمە بە پێکانی یاخود دابەزینی ئاستی ئەکییت پێویست ڕیاڵ لە مانگە بەین سێ ڕوبەڕوونی قورسیە پێژێرەکەی لیڤەرپۆڵ بلباو ئەتلاتیکۆ مەدرید و دیارە ڤالەنسیاش هەمیشە حەزی لە یاری قورسە بڕامای بەرامبەر بچووکەکان زیاتر شکزیان زۆر باش دەستخۆش بە ڕیاڵیش تێپەڕێنین ئەچینە سەر پرێمەر لیگ دکتۆر خوا دوعای بەخێرمان بۆ بکە من ئێستا هەندەی لە مانچستەر یونایتد ترسم بۆ ئارسیناڵەکەم ئەوەندە لە مانچستەر سیتی ناترسم مانچستەر یونایتد وردە وردە خەریکێتە پێشەوە ئەم هەفتەیەش تیپەکەی ئەمە بەرامبەر مانچستەر یونایتد دیاری هەیە پاش زەمانێکی زۆر خەریکە وردە وردەگەینەوە نازنا و دوعای بەخێرکە باشکەم ئینشاءالله ئەم ساڵ نازناوەکە بەدەست بێنین چیت هەیە لەسەر یانەی ئارسنال کە ئەم وەرزە پێم وایە جوانترین یانەی پرێمەر لیگ بۆ ئاستی زۆر بەرزی پێشکەش کردووە ئەم هەفتەیە لە ئەرچێکی قورسە لە ناو یاریگە ئیماراتی تایبەت بەخۆی میوانداری مانچستەر یونایتد یەکێک لە یاریە خۆشەکانی ئەم هەفتەیە پرێمەر لیگ بێگومان کاک گۆران پێم وایە ئارسنال لە ئێستادا پێویستی بە دوعای خێری ئێمە نییە و بەخۆی لە ئاستێکی بەرز بەرزدایە یعنی توانم بڵم لە ئاستێکی بەرز بەرزدایە ئەوەی کە ئەم مەوسیمە ئەم وەرزە لە ئەرسناڵمان بینیوە یعنی جێگای دڵخۆشیە کە ئێستاش خەڵکانێک هەن گەنجێکی وەکو ڕاهێنەر ئارتێتا یعنی توانیوێتی ئەو تیپە هێناوەتەوە سەرسکەکی بردنەوە و فترێکی زۆر زۆرە لە پێشەنگە هەردانە بەزیەوە لە پێشەنگدا کەوابێ ترس لە ئەرسناڵ نەبێ و ئەوەی کە خاڵی بەهێزی ئەرسناڵە ئەوەیە کۆمەڵێ یاریزانی لاوی بەتوانە هاتووە سەرکردایەتی ئەو تیپە دەکا پێش هەمویان ئۆدیگارد کە یاریزانێکی بەهرەمەندی ڕیاڵ مەدرید بوو بەڵام بەهۆی هەبوونی ئەم یاریزانە بەتوانانی ڕیاڵ مەدرید لەوێ نەیتوانی و ئاستە خۆی پێشکەشەکە بەڵام لە ئێستادا نەجمە یەکێکە لە باشترین یاریزانانی هێڵی ناوەڕاست لە خولی ئینگلیزی و ئەرسناڵ خاڵی بەهێزی بریتە لە دیفاع خاڵی بەهێزتری بریتە لە گۆڵچی خاڵی بەهێزتری لەوە بریتە لە لاکانی هێرشبەرەکانی کەوابێ ئەرسناڵ تیپێکی تۆکمەیە ترسن ئەوەی کە خاڵی ئیجابیە بۆ ئەرسناڵ کە ئەفزەڵێتە بۆ برنەوە لە مانچستەر یونایتد ئەوەیە کە ئەرسناڵ لە یاریگای خۆیەتی یەکەم جار دووەمیش یەکێک لە باشترین یاریزانەکانی مانچستەر یونایتد ناکە کە کاسمیرۆیە کاسمیرۆ بۆتە پاڵپشتێکی گەورە بۆ ڕاهێنەری مانچستەر یونایتد بۆتە پاڵپشتێکی گەورە بۆ ڕێخستنەوەی ئەو تیپە چونکە ئەگە ئێستا ببینین یاریزانی ژمارە هەشتی مانچستەر یونایتد کە برۆنۆ فێرناندێش زۆر بە حوڕتر بە ئیسراحەتر یاری دەکات لە ناوەڕاستی یاریگا بۆ چونکە ترسی نیە لە پشتەوە یەکێک لە باشترین یاریزانەکانی ئرتیکاز لە دنیادا لەگەڵیەتی بەڵام ئەم یاریزانە یاری ناکە کەوابێ ماکتۆمینەی اختیارە ماکتۆمینیش لەو حاڵەتە چەند یاریە کە دوورە لە یاریکردن یاری نەکردووە ناتوانێت ئەو ئاستە پێشکەشکە کە کاسمیرۆ پێشکەشی کردووە بەڵام بالەبیرمان نەچێ مانچستەر یونایتد لە ئاستێکی بەرزدایە باش هاتوتەوە پێش و ئەو خاڵش کە ئەو ڕۆژە لە دەستیدا لە کۆتای یاریەکان و لە دەستدانی کاسمیرۆ و لە دەستدانی دوو خاڵی یاری خاڵێکی سلبیە بەسەریەوەیەتی بۆ یاری داهاتوو بەرامبەر ئەرسناڵ چونکە ئەرسناڵ تیپێکی بەهێزە و دڵنیام پێشەوەی من دوعای بۆ بکەم مانچستەر سیتی دوعا دەکات دەڵێ یاخوا مانچستەر یونایتد بیباتەوە کە کەس قەت حەزی لێ نەبوو مانچستەر یونایتد بیباتەوە بەڵام حەز دەکات بیباتەوە بۆی ئەو بڕاتەوە پێش و بێتەوە چێبڕکێکان بۆیە من پێم وایە ئەرسناڵ دەتوانێت بیباتەوە تووشی زەحمەتی دەبێت بەڵام دەتوانێت یاریەکەی گلاکاتەوە لە مەسلحەتی خۆی لەبەرەوەی خاوەنی کۆمەڵ یاریزانی بەتوانا و گەنج و لێهاتوو و مەهاری و توانای بەدەنێکی بەرزیان هەیە یعنی ئەوەی کە ئارتێتا دیکە بەڕاستی شتێکی باوەڕ پێ نەکراوە منیش هیوادارم ئەم ساڵ بەتەڵێکی جیاواز ببینم لە خولی ئینگلیزی کە ئینشاءالله خوای گەورە بەڵی تۆ دەکات ئەرسناڵ دەبێت دەست خۆش زۆر سپاس پێشنگیان هەمیشە
تو محەممەد ئیبراهیمی شۆ بازەواکە محەممەد ئیبراهیم هاتۆ ناو مەیدان ئەڵێ محەممەد ئیبراهیم پێی ناخۆشە ئارسناڵ یەکەم بێ موشاڵ یەکەم نابێ تۆ شەمان ڕات هەیە جۆزێ مۆرینۆش ئەڵەیە کە هەموو تیپەکانی پرێمەرلی یەکەم بن ئارسناڵ یەکەم نابێ باش ئەم قسانە لەکوێوە سەرچاوی ئەمە قسە دروستەکەی باش با لەبەر تۆ بڵم بەداخەوە ئارسناڵ لە خولێکا کێبڕچیەکە کە زیاد لە گەورەیەکی تایە ڕاست ڕەنگە ئەگەر ئەرسناڵ لە خولی فەڕەنسیا بووە چوزان لە خولی ئەڵمانیا بووە تا ڕادێ لە خولی ئیسپانیشا بووە بەم دۆخی ئێستایەوە دەیتوانی چۆنەڵی بە وەرزوونی وێ ئەنجامەکەیەک لاکاتەوە بە نیو وەرز با بڵین سێ چارێکی وەرزێ ئەنجامەکەیەک لاکاتەوە بەڵام بیرمان نەچێت ئارسناڵ چەند خاڵ لە پێش ڕکابەرەکانیەوەیەتی 8 خاڵ و 9 خاڵ و 10 خاڵ ڕنگ نییە ئەوەندە قورس بێ لە کاتێکا تۆ کێبڕچیەکانت بەرامبەر مانچستەر سیتیە بەرامبەر مانچستەر یونایتددا تەنانەت بەرامبەر فێرقە بچووکەکانیش لە پریمەرلیگا ئەمە بۆ هەموو تیمەکانی ئەکرێتەوە تووشی شکست ببیتەوە بۆ قسەکەی من لەسەرەوەیە کە ئایا ئەرسناڵ تا چەند نەتوانێت ئەو ئاستەی لە نیوەی یەکەمە پێشکەشی کردووە لە نیوەی دووەمە پێشکەشی کات بۆ نمونە سبەینەکەیەکێ لە ڕکابەرەکانی کە لە پێشەوەی با بڵێن ڕیزبەندیە مانچستەر یونایتددا ڕوبەڕوویە بێتەوە تا چەند ئامادەیە بەوەی لی بەرێتەوە لە کاتێکدا بیرمان نەچێت مانچستەر یونایتد لە خراپترین دۆخەکانیدا توانوێتی لە ئەرسناڵ بەرێتەوە بەڵام لە یاریگای خۆی ئەوەی کە تینهاگ ئاماژەی پێکا بیزەبت ئەرسناڵ فێرقەیەکی متەکامیلە تا ئێستاشکە لە پێشەنگدایە بە شایەتی گواردوێلە و تیناگیش ئەمیانێ شایستەیەوەیە لە پێشەنگ نابێ بەڵام قسەکەی ئەمە بۆ نیوەی دووەمی ئەم ڕێگەیە ئایا ئەرسناڵ دەتوانێت پارێزگاری لەم سایلە بکە کە ئێستا پێی یاریەکە و ئایا بە هەستانەوەی یارنەکانی دیکە بە تایبەت لە نێویانەوەی کە خۆ زۆر لە یەتەسی مانچستەر یونایتد دەکرێت ئەرسناڵ چۆنەڵی هەموو یاریانی کە ماوێتی کاژدە یاریە و تێدا ڕوبەڕووی تۆتنامە بێتەوە چڵسیە بێتەوە ئەرسناڵ یونایتد و ستیە بێتەوە هەموومانە دەتوانێت بە سەرکەوتن کۆتایی پێبێنێ کە بڕوام وایە ئەمە ئەو بڕوای لای من دروست کردووە ئەم هەفتەی ئەرسناڵ ناتوانێت پشوو درێژ بێت بە تێڕوانین لەوەی کە تێناگ لەگەڵ مانچستەر یونایتد ئەنجامیەدا من ئەمەوێ ڕاشکاو بم لەگەڵت بڵێم لە 175 مانچستەر یونایتد ئەو ڤیدیۆم بۆ هەڵەگرم زۆر باشە دکتۆر گیان گواستنەوەی شەوی ڕابردوو ئارسناڵ تروساردی بەلجیکی گواستەوە کە یەکێک لە کۆمنتەکانیت بازەوە کە لە ڕووی گۆڵ تۆمارکردنەوە زۆر کاریگەری بەسەر ئەنجامەکانی داهاتووی یانەی ئارسناڵەوە بێ بەڕاستی پێم وایە کاردانەوەی ئەوە بوو کە چیانەی چەلسی میخایلۆ مودریکی لەژێر دەستی ئارسناڵ دەرێنا ئەمی شەکسە چوو تروساردی کڕی ئەم گرێبەستە چ کاریگەریەکی لەسەر هێڵی پێشەوەی ئەم تیپا بێەوە ئایا ڕێژەی گۆڵ تۆمارکردنی ئەم تیپە زیاکات بەڵە بێگومان هەموو هێرشبەرێک کاتێک کە گرێبەستی لەگەڵ دەکرێ تمۆحی هەیە بەڕاستی بەتابەتی ئەو یاریزانێکی لاوە یاریزانێکی بتوانایە و نسبە و ڕێژەی گۆڵکردنی تا ڕادەیەک دەتوانین بڵین باشە و ئەو یاریزانە ستایلی یاریکردنی لە 100% لەگەڵ ئەرسناڵ دەگونجێت بۆ لەبەرەوەی ئەرسناڵ یاریکردنی ئەرسناڵ یاریکی خێرا و یاریکی وردە ئەو یاریزانە تەمەنی بچووکە لەگەڵ یاریزانانی ئەرسناڵ دەتوانێت بە زوویی ئینسجام کە هەرچەندە خولی ئینگلیزی ناتوانانی ئەو پێشبینی بۆ بکەی یاریزانێک هەیە لە خولەکانی تر زۆ بتوانە و ئاسی بەرز یاری دەکا بەڵام لە خولی ئینگلیزی مۆفق نابێت ناتوانێت خۆی بگونجێنێ ناتوانێت ئینسجام بکە لەگەڵ خولەکە بەڵام ئەمن با بڵین بە گرێبەستێکی سەرکەوتووی دادەنێم و ئارتێتاش عادەتەن ئەم یانە گەورانە کە لەو ئاستەدان بە عشوایی ئیش ناکەن ینی خوێندنەوەیان لەسەر هەیە حتمما تحلیلاتی بۆ دەکەن شیکردنەوەی بۆ دەکەن ڕاستە یاریزانێکی تری لەدەست دەرچوو بەڵام شیکردنەوەی بۆ کراوە دوا پاش ئەوە بڕیاری کڕینی لەسەر درراوە کە پێم وایە بۆندێکی سەرکەوتوو دەبێ و ڕێژەی گۆڵکردنیشی ڕێژەی گۆڵکردنی ئەرسناڵ بەرەو ئاستێکی باشتر دەبا هەرچەندە ئەرسناڵ لە ڕووی هێرشبەرەوە تیپێکی خراپ نییە بەڵام لە ئاستی تمۆحی ئارتێتانیە چکو ئێمە با لە بیرمان نەچێ ئارتێتا یاری ڕاهێنەرێکی زۆر بە تمۆحیانی تمۆحی زۆر زۆرە و ئەوەی کە ئەو ئیشەش کردوێتی لەگەڵ ئەرسناڵ ئەومان پێ دەڵێ کە بەڵێ ڕاهێنەرێکی زۆر بە تمۆحە و تمۆحی ئەوە هەیە کە زۆر بڕاتە پێش ئەو منافسانە و ئەو کێبڕچێکارانەی کە لە پشتیەوەن
ڕاست تەکێ بڕچێکاری بەهێز و بەقوتن بەڵام ئارسناڵ یعنی هەر لەبەر مێژوو خۆی بێت دەبێ ئەو هەژدە یاری ماوێتی وەک کاک پێشنگ باسی کرد هەرچی لە توانایدا هەرچی دەتوانێت بیکا سەرفیکە ئەو هەرچی تۆپی پێ ئێستا لە دنیادا لی دەخوازێ دەبێ ئارتێتا و ستافەکەی ئەنجامی بدەن لەگەڵ یاریزانە لاوەکانی بۆ ئەوەی هەل لەو پێشەنجە بمێنێتەوە بەرەو پێشتر بڕوە و شتێکی ترمان لەبیر نەچێ یعنی مانچستەر یونایتد لە دۆخێکی زۆر خراپ هاتوتە ئێستا لە دۆخێکی زۆر خراپ هاتوتە ئێستا یعنی خەڵکێک وا دەزانێت لە دوای ڕۆشتنی ڕۆناڵدۆ ئەو حڕیەتە پەیدا بوو لە مانچستەر یونایتد نەخێر ئەو ڕاهێنەرە بەلایەنێکەوە پێویستی بەوەندە کاتە دەبوو بۆ ئەوی بگاتە ئەو مەرحەلەی کە ئێستا تێدایەتی بەلایەنێکەوە پێویستی بەوەندە کاتە هەبووە و ئێستاش کە دەبینی ئینسجامی یاریزانەکان و لێک تێگەشتنی یاریزانەکان و وەرگرتنی پلان و ستایلی ڕاهێنەریان بە تەواوەتی لە مێشک چەسپیوە بۆیە نەتیجە و گۆڕانکاریەکان دەبینین زۆر بەوازحی و نەتیجەی هێواش یاری بە یاری بەرەو باشتر دەڕوا بەڵام پێم وانییە بتوانێت لە یاریگای ئەرسناڵ ئەو ئیشە بکات کە لە یاریگایەکانی کە دەیکرد چونکە یاریگای ئەرسناڵ یاریگایەکە ئاسانیە هەرچەندە ئەرسناڵ لە زۆربەی زۆری یاریەکان لە هەموو یاریەکانی پێشترکە لەگەڵ مانچستەر یونایتد هەیبووە نەیتوانی و ئاستە پێشکەشکە کە پێی ناسراوە بەڵام ئەمڕۆ کاتەکە جیاوازە و تەوقیتی یاریەکە زۆر گونجاوە بۆ هەردوو تیپەکە یەکەم شت ئەم لە یاریگای خۆیەتی و لەگەڵ ئەوەی دوو خاڵی سلبی هەیە مانچستەر یونایتد کاسمیرۆی نایکا و یاری داهاتووشی لە کۆتاخولەکەەکان تەعادل بوو بەڵام خاڵێکی بەهێزیی بۆ پەیدا کردووە کە دەیەوێت ئەم یاریە بێتەوە ناو کەش و کێبڕچەکان چکە زۆر نزیک هاتوتەوە ئەویش زۆر نزیک بۆتەوە لە پێشەنجی ڕیزبەندی بەڵام بیرمان نەچێت دوو بربەستی گەورەی لە پێشەکە مانچستەر سیتیە و هەروەها ئەرسناڵە مانچستەر سیتی تێپەڕاند بزانین ئەرسناڵ تێدەپەڕێنێ ئەرسناڵ ئامادەترا بۆیە پێمانی ئەرسناڵ بتوانێت تێپەڕێنێ و ئەرسناڵیش خولێکی دوور و درێژ و ماندووکەری لە پێشە هەژدەیاری قورسی لە پێشە یعنی وە کاک پێشەنگ گوتی لەوانەیە لەگەڵ یەکێک لە تیپە بچووکەکانی خولی ئینگلیزی کە تیپی بچووکی تێدانە بەو معنایانە کە لە پێشەوەی ڕیزبەندی نین تیپەکان لەوانەیە لەگەڵ یەکێک لەو تیپانە تووشی ئاستەنجی بێ و ببێتە ڕێگر لە بەردەمی ئەو کاتە یەک لە دەستدانی یەک نقطە یەک خاڵ بۆ هەر یەکێک لەو سێ یانەیە کە هاتوونەتە پێشەنگ زۆر دوایان دەخات لە نزیک بوونەوە زیاتر لە پێشەنگ وەڵام مەبەسمە زۆربەی دوای یاریەکان ئەو بینین لە سۆشیال میدیاڵی خوای ئیستیقامەت هەستەکەم خۆش زۆر باوەڕە بە سەقامگیربوونی ئەو دۆخی ئەرسناڵ نییە ئەمێ سەرنجی خۆشە لەسەر یانەکە بزانم وازنەوەی ئیستیقامەتە هێناوە سەرەتا چکار کاتێ هەموو ئیستیقامەتایی دواترە دۆڕڵا سلۆتیناڵم ئیستیقامەت نادۆڕێ بۆیە بەس باش شتێک بڵێن کا گۆران فەرموو باش شتێک بڵێن یعنی من پێم وایە ئەو ئیستیقامەتەی کە کاک پێشەنگ باسی دەکا بوونی هەیە لە ناو ئەرسناڵ بوون یعنی کوالیتی یاریزانەکانی ئەرسناڵ سیر بکە بە چاو یاریزانەکانی تر یاریزانی گەورە نابینین بڵی زۆر گەورە بێستا مانچستەر سیتی ماشەڵڵا هەمووی نەجمە دیبڕۆنی تێدایە فۆدین لەو باشترە لەولا ڕیاض مەحرز یعنی مەسەلەن بۆتە فریاد ڕەست ئەوەی کە بەرامبەر تۆتنهام دوێنێ بینیمان یعنی ئەرسناڵ ئەمانەی نییە بەڵام لەگەڵ ئەوەدا ئەرسناڵ تیپێکی گەنجی خوێنگەرمی لە ڕووی لیاقی لە ڕووی توانای جەستەیەوە زۆر بەهێزن باشە دەبینی کەمترین ئیسابەی تێدایە لە ڕووی تەکنیک و پلانی یاریەوە زۆر بەهێزن چونکە ئارتێتە هەر نقطەیەکی پێکوتن ئەوان 100% لە یاریگادا جێبەجێیان کردووە بۆ خاوەنی گۆڵچێکی بەهێزە خاوەنی هێڵێکی بەرگری بەهێزە ئەمانە دەتوانین بڵین ئەمانە بوونەتە ئیستیقامە بۆ ئەرسناڵ کە دەتوانێت پێی دوور بڕوە هیوادارین یعنی بەتەڵێکی جیاواز ببینین ئەمساڵ لە خولی پرێمەر لیگ وەڵاوکوتم کە جاران ئەم نووسی لە سۆشیال میدیا بۆ هەفتەی دواتریان نەمانە بردەوەیە ئەدۆڕای بۆیە لێستا نانووسمی ئیستیقامەت بەڵام کاک پێشەن بڕوان بەم تیپە هەیە لەبەر ئەوەی تیپێکی گەنجە تیپێکی لاوە و ئەو بەڕاستی ئەو پلانەی کە ئارتێتا پێیانەڵێ زۆر بە جوانی ئەبینی ئەم یاریزان نەو یاریگای جێبەجێیەکەن یعنی هەر لە هێڵی بەرگریەوە هەتا گاتەوە لە گۆڵپارێزەوە تا گاتەوە هێڵی هێرشبەر تەواوی یاریزانان یانەی ئارسناڵ زۆر بە جوانی لە پلانەکانی ئارتێتایەکەن یعنی زۆر بە جوانی جێبەجێەکەن یعنی وەکو دکتۆرا مەژبێکە کەمترین ئیسابەیان هەیە یاریکی تەکنیکی زۆر جوان پێشکەشەکەن یعنی
حەقی خۆیانەدەن بەو پلانەی کە بەڕاستی ئەرتا لە یاریگا لە کاتی تایمەکان نوێک تایمەکانە لە پێشەری پێیانەڵێ بۆیە من پێم وایە ئارسنال ئەم وەرزە ئارسناڵێکی جیاوازە یعنی بیریشمان نەچێ ئارتێتا لە ماوەی ڕابردووە لەگەڵ گواردیۆلایە بووە کە بەڕاستی شێواز و پلانی یاریکردنی گواردیۆلای بەسەرەوە دیارە ئەمە بمانەوێ نەمانەوێ بۆیە من پێم وایە ئەمساڵ لە دوای ئەو ساڵی کە ئارسن فینگەر توانی نازنا و بێشکەس بەدەست بێنێ پێم وایە ئەم ساڵ ئارسناڵێکی زۆر ڕێکخراوە بین ڕێکخراوە هیچ کاتێک ئارسنال هێندەی ئەم ساڵ ڕێکخراو نەبووە لە ڕووی هەم پێکاتەوە ئەگەرچی یاریزانی زۆر سوپەرستاری نییە کاک پێشنگ ئەوە یعنی یاریزانی زۆر سوپەر بەڵام یاریزانەکانی توانای یەکلاییکردنەوەی ئەنجامیان هەیە یعنی ئەم یاریزانانە کە ئیبینیە نەوی یاریگاوە توانای ئەویان هەیە سەرکەوتن تۆمارکردنەوە تەمۆحی ئەویان هەیە و ئامانجی ئەویان یعنی کە نەوی یاریگاوە وا دێن بۆ نازناوەکە دێن بۆیە من پێم وایە ئەمە جیاوازی ئارسناڵی ئەم وەرزەیە با کۆتا قسەمان لەسەر کاتەکە سێ خولەکمانەوە حەزەکەم لەگەڵ دکتۆرە زۆر باشە پێشترگۆمان زۆر کرد زۆر باشە پێشنگ لیڤەرپۆل دکتۆر کاروان لیڤەرپۆل چەلسی ئێستا لە پلەکانی هەشتم و نۆیەمان پێم وایە هەردووکیان خاوەنی 28 خاڵن هەردووکیان وەزعیان خراپە یعنی ئاستیان باش نییە لە ژێر سەرپەرشتی گراهام پۆتەر و یۆرگن کلوب دو قسە بۆ ئەو یاریە بێ و دو قسە بۆ تۆ بێ ئەو یاریە چۆنە بینی یعنی هەردووتی تقریبان لەسەر لە یەکاستان بەڵێ ئاستی من پێم وایە چڵسی و لیڤەرپۆل هەردووکیان ئاسیان لە یەکەوە نزیکە لیڤەرپۆل لە قۆناغێکی چاقبەستوودایە یعنی بە تایبەتی نابینی یاریزانێکی زۆر بە مستەوە ئازبەرز ببینی باشترین یاریزانەکانی ئارنۆڵد بوو باشترین یاریزانەکەی محەممەد سەلاح بوو ئەمانە ئێستا ئاستێکی ئاسایی پێشکەش دەکەن وەکو یاریزانی ئاسایی دەردەکەون ینی وەکو نەجم و وەکو سۆپەرستار لە ناو یاریگادا دەرناکەون ئەوەی کە لیڤەرپۆلی لەو قۆناغە هێشتێتەوە ئەوەیە کە لیڤەرپۆل بۆ خۆی ناوەچی گەورەیە بۆ خۆی با بڵێن ڕقەمە ژمارەیەکی بەهێزە لە ناوخۆلی ئینگلیزی و چڵسیش لە مەرحەلەی گۆڕانکاری گەورەدایە ڕاهێنەری گۆڕاوە با بڵێن خاوەنەکەی گۆڕاوە ئەنجا ڕاهێنەری گۆڕاوە ئەنجا هێواش دەیەوێ یاریزانی تازە و کوالیتی باش بێنێ بەڵام ئەوەش هەر ئاسان نییە یعنی ئەم ڕاهێنەرێکی بەتوانایە بەڵام ئەویش وەکو چۆن تینها کاتی ویست پێویستی بە کاتێکی باش بوو تاتیبەکەی هێناوە سەر ئەو ستایلی کە خۆی دەوێ هەمان ڕاهێنەریش با بڵێن هەریب ئەو ڕاهێنەری تازەی چڵسی ئەمیش پێویستی بە کاتە سەر ئەو ستایلی خۆی دەیەوێت بەڵێ بە تەکید یعنی تۆخێل دەبات دەرفەتی هەبوایە چونکە تۆخێل کوالیتی یاریزانەکانی ئەو یاریزانانێک کە لە بەردەستیدا بوو ینی خەریکی ئیشکردنی جددی بوو لە چۆن دەڵێ لە کاتێکی زۆر کەمدا یەکسەر پێیان گوت تۆ دەرکراوی یعنی ئەمانە ئەوان خۆی هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خاوەنی یانەکە گۆڕابوو خاوەنی یانەکە وای زانی بە گۆڕینی ڕاهێنەر دەتوانێت زۆر بڕاتە پێشەوە بەڵام تا ڕادێک بە خاڵێکی خراپ بە خاڵێکی سلبی بەسەری کەوت هەرچەندە ئەو ڕاهێنەرێکی بەتوانایە یعنی دەوری هەیە و چۆن دەڵێ کاریگەری هەیە لەسەر تیپەکە بەڵام کوالیتی یاریزانەکان یعنی ئێمەوەی کە دەبینین لە ناوەڕاستی یاریگا فترێکی زۆرە نگۆلۆ کانتی ئیسابەیە هەیە و نییە پشتی بە کۆڤاسیچ بەستۆ کۆڤاسیچیش ڕاستە ئەدای خۆی دەکات توانای خۆی ئەوەی کە هەیە جێبەجێ دەکات بەڵام هەر ئەوەندەی لێ توانادایە و لە بەرامبەریشدا لیڤەرپۆڵ کۆمەڵە یاریزانی لەبەردەستە چەند ساڵەکە بەو یاریزانانە یاری دەکات ستایلی یاریکردنی هەروەکو ستایلی یاریکردنی پێشووترە هیچ گۆڕانکارێکی لە ستایلی یاریکردنی نەگۆڕاوە لەبەرەوەی ڕاهێنەرەکە هەر هەمان ڕاهێنەرە یعنی ئەوەی کە لیڤەرپۆلی لەو قۆناغی هێشتۆ لە قۆناغێکی چەقبەستوویدایە لیڤەرپۆڵ چێلسی لە ئەم ساڵ لە خولی پرێمەر لیگ بڕۆنە پلەکانی پێنجەم بۆ پێشەوە یعنی ئەنجازیان بەدەستێناوە دەتوانم بڵێم چونکە کوالیتی یاریزانەکانیان ئەگەر دەبینی زۆر فەرقی لە چاو یاریزانەکانی مانچستەر یونایتد لە چاو یاریزانەکانی مانچستەر سیتی و لە چاو یاریزانەکانی ئەرسناڵ و تا ڕادەیەکیش من دەتوانم بڵم ئاستیان نزیکە لە ئاستی تۆتنهامەوە. بەڵێ دکتۆر کاروان عەلی سپاس بۆ تۆ کە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمان بووی ماندوومان کردی دەستت خۆش بێ گۆرانجان دەست تۆش خۆش بێ خۆشویستان سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون خواتان نسبێت.